دووبارە سەڵاو و بەردەوامی لەگەڵتان. کاک بەختیار دەمەوێت قسە لەسەر ژمارەی ئۆتۆمبیلەکان بکەین. لە ڕۆژنامەیەکە بڵاو کراتەوە دەڵێ ژمارە 100,000 نرخی دەفتەر دۆلاری پێدەدرێت و دەشنووسێت هاتوچۆی سلێمانی ژمارە جوانەکانی ئۆتۆمبیل بە پارەی خەیاڵی دەفرۆشێت. پرسیارەکەی من ئەوەیە ئەم زاهیرەیە ئەم دیاردەی فرۆشتنی ژمارەی جوان بە پارەی خەیاڵی تا چەند دیاردەیەکی دروستە بە بەراورد بە وڵاتانی دەرەوە و ئەم پارەی کە دەیفرۆشن ئەو پارەی لە بری وەردەگیرێت دەچێتە گیرفانی کێوە و لە خزمەتی چیا بەکارێنرێت؟ بەڵێ لە ڕووی مادام جنابەت بابەتێکی دیاریکرا و دەستنیشان کردوەیەکی لە ڕۆژنامەکان بەداخەوە ینی بەڕاستی ئمڕۆ زۆر جار خروقاتی قانونی لە ڕووی ڕۆژنامەنووسی بەدی دەکەین لە ڕووی ئەتیکی ڕۆژنامەوانی کاتێک کە کەسێک لێدوانێک دەدا کاتێک کە کەسێک بابەتێک دەنووسێ لە ڕووی ئەخلاقیەتی ڕۆژنامەوانی وایە پێویستە زانیاریی ورد و تەواوی هەبێ ئیجا بابەتە بنووسێ. ئەمە تەشیرکردنێکی زۆر عجیب و غەریبە لەکوێ ئەم سەرچاوی زانیاری هەیە ئەگەر ئەم بابەتە ڕاز بێ بەرپرسانی پشتی ئەو بڕیارە یاخود ئەوانەی کە ئەم کردارە بە ئەنجام دەگەین لە ناو هاتوو چۆدا دەبێت جێگەیان زیندان بێ و لێپرسینەوەیان لەگەڵا بکرێت. ئێمە بە گوێرەی یاسا کار دەکەین کاری هاتوو چۆش بە گوێرەی کۆمەڵێک تعلیماتی مروری و قانونی مرورە لە نییە شتیوان لە دنیادا یاخود لە ناو بەڕێبەرەتی هاتوو چۆتا ژمارەیەک نرخێکی بێ و ژمارەیەکی تر نرخێکی درێ بێ ئۆتۆمبیلێک کە تۆمارە گرێ بە گوێرەی ڕسومات قەباری بزوێنەرەکەی تۆمارە دەکرێت ینی بۆ نمونە ئەگەر ئۆتۆمبیلێک 4 پستۆن بێ و قەمەرە بێت ڕسوماتەکەی 800,000 دینارە ئیتر کاتێک ئەو تابلۆی پێدەدرێ ئەو ڕقەمەی پێدەدرێ پێی ناڵێن لەبەر و ڕقەمەکە زۆر جوانە دەبێنە زەحمەنە بێ دوو دەفتەری تریش بێنە ڕسوماتی ئەو ڕقەمە شتیوانی خزمێنە و واستەکاریش بوونی هەیە بۆی ڕقەمێکی جوانێ دەست باشە من پرسیارە لە جنابەت دەکەم تۆ خوا لە چ شوێنێک خزمێنە نییە لە چ شوێنێک هەوڵ نادرێ بۆ شتی جوان ینی ئایا خەڵک ئیمڕۆ پارەیەکی زۆر نادا بە ژمارەیەکی موبایل ئەگەر بە بەلایەوە جوان بێ ڕەنگە تۆ وەختە تەلەفۆنت بۆ دیوە کەسێک بڵێ ئەم ژمارەی توێ زەحمە من حەزەکەم لێت بکڕم زۆر جاشتی و ئاوارد بۆ بیستمانە کاتێک کە خەڵک ئەچێ زەویەکە کڕێ ئەگەر زەویەکە ڕکون بێ بەرفراوان بێ نازام نزیک باغ بێ بێگومان ینی من مەسەلەکە خواستی خەڵکە و مەسەلەکە ئەوەیە کە خەڵک ڕەنگە خەڵکانێکە بێ لەگەڵ ڕێزمان بۆ سەر جەمبینەرانی بەڕێز ماندوو نەبێ بۆ پارەی کە دەستی کەوتووە ئەگینە چ منتەقێکی دیایە ژمارەیەک نازام ئەوەندە دەفتەر بکات گرنگ ئەوەیە حقیقەتی مەوزوعەکە بەڕێوەبەرەتی هاتوو چۆ تا ڕقم نافرۆشێ وەکو ژمارە بەو نرخە بە گوێرەی ڕسومات بڵێ ئۆتۆمبیلێک 800,000 میلیۆن و نیەکە میلیۆن و نیەکە بە گوێرەی قەبارەی پستۆنەکانی بەڵام شتیوانیە لە دنیادا من تەحەدای ئەو کەسە دەکەم کە ئەو بابەتەی نووسیوە بێت زانیارێکی ورد و درشتی لابێت با ئەو ئەفسەریان ئەو کەسی کە پەیوەندیدارە لەو ڕوانێ بۆچی نازشێ لە ڕێی داواکاری گشتی ئەو داوایە بجوڵێنێتەوە ئەو کەسە بەڕووی دادگا بکاتەوە بۆچی مؤسسەیەکی گەورە کە شەو ڕۆژ لە شەو نخونیایە بۆ خزمەتکردنی خەڵک ئاوالی کەدارەکرێت لەبەرەوە من بە ڕاشکاوی دەڵێم ئەمە هیچ حقیقەتێکی تێدا نیە کە ژمارەیەک بەوەندە $1,000 کڕابێ خەڵک لە دەرەوە ئازادە چنیکی پێدا کاتێک کە بەڕێوەبەرایەتی هاتوو چۆ ژمارە بە کەسێک دەدا ئیتر ئێمە نبینە بڵۆزم لە خەڵک بڵین کاکە ئێمە ئەم ژمارەمان ناوتێ بۆ نییە بیفرۆشی هەر کاتی فرۆشتی لێتە سنینەوە شتیوانێ لە دنیادا ینی ئایا دەکرێت کۆمپانیایەکی گەیاندن ژمارە مۆبایلێک کە جنابەت مۆبایلێکە ژمارەکە جوانە دوای چەند ساڵی خەڵکێکە بێت لێت پێیا بێت بڵێ کاکە ئێمە ئەمە $1,000 تێنی ئەم سیم کارتەمان بەرێ ئەکرێ ئەم کۆمپانیای پەیوەندی کردە بڵێ من ڕازی نیم تۆ بیفرۆشی تۆ ژماری خۆتە خەڵکیش سەربەستە ژماری خۆیەتی ئافرین بۆ ئاقلەتی کە پارێکی زۆرەدا بۆ ژمارەیە ئێکە ئەو ئامادە بێت چەند دەفتەرێکی پێ بداتیە ڕەبی مبارەکی بە بۆچی نێکڕێت بەڵام لە ڕاستیدا ئەوە نییە بەڕێوەبەرەتی هاتوو چۆ ژمارە نافرۆشێ بە گوێرەی ڕسومات بە قەدەر قەباری بزوێنەرەکەی بەڵام ژمارەیەک نافرۆشێ بەڵام ڕاستە هەوڵ دەدرێت واستە دەکرێت تەکلیف دەکرێت چی بکەین لە کۆمەلگایەکین کاکە لێ ناگەڕێن بەڵام بە گوێرەی یاسا ئەو حاڵەتانی کە جێبەجێ دەکرێت ئەو لیستە ڕیزبەندی هەیە بە گوێرەی ئەو لیستە دەکرێت لێرە و لێوێش من ناتوانم بڵێم لە 100% کارەکانمان بەموو خلافی تێدا بەڵێ زۆر سپاس کاکەڵکەوت دێمە لای تۆ لە ماوەی 4 ساڵدا تەنها لە سنووری پارێزگای سلێمانی و هەولێر 17,425 کەس بەڕووداوی هاتوچۆ بوون بە قوربانی لەو ژمارەیەش 1,657 کەسیان گیانی لەدەستدا و 15,768 کەسیشیان بریندار بوونیان کەمەندان بوون هاوکات لە 11 مانگی ڕابردوودا لە هەرێمی کوردستان زیاتر لە 600 کەس گیانیان لەدەستداوە و زیاتر لە 8,500 کەسیش بریندار و کەمەندان بوون ئەم ژمارانە چیمان پێڵن بە بڕای من ئەم ژمارانە وامان لێ دەکا هەڵوەستە بکەین وامان لێ دەکا جگە لەوەی لە ڕووی کلاسیکیەوە کە ئێمە دەزانین هۆکاری
ڕووداوەکانی هاتوچۆ بریتە لە خودی شۆفێر، بریتە لە توندوتۆڵی ئۆتۆمبیل ڕێگە و بان، بریتە لە یاسا و ڕێساکانی ئەو وڵاتە و چۆنێتی کۆنتترۆلکردنی لایەنە پەیوەندیدارەکان هەڵوەستەمان پێ دەکا بێنین خوێندنەوەیەکی تر بۆ هەریەکێ لەوانە بکەین. من پێم وایە لە کوردستان هۆکاری سەرەکی ئەوەی کە پێی دەڵێن خودی مرۆڤ یا خود شۆفێرەکە کە زاڵە بەسەر وەزعەکەی ئێمەدا ئەبێ بە تاقی تەنیا بەوەوە نەوەستین پەنجەی تاوانی بۆ ڕابکێشین و تاوە بێ. ئەبێ ئێمە بزانین ئەو کەسەی کە ناوی شۆفێرە یەکەم چه مۆڵەتی داوەتێ وە و دووهەم ئایا بۆ حەزی لە سەرپێچیکردنە، ینی بۆ هەندێک خەڵکەیە وەکو کاک بەکتارێ مای بۆکە هەندێک خەڵکەیە خۆی شەڕانگێزە، هەندێک خەڵکەیە حەزەکەونی سەرپێچی یاسا بکە. بزانین ئایا هۆکارەکەی چییە؟ ئایا لایانی پەیوەندیدار ئەم شەڕانگێزی کۆنتترۆل کردووە و بەڵام ئەو هەر سوورە لەسەری، یا ئەوە تا کۆنتترۆلەکە نەکراوە و ئەتر وەکو حاڵەتێکی لێ هاتووە، ینی بۆ نمونە وەکو ئێستا لێخوڕینی خێرا لە کوردستان بۆتە مۆدێل هۆنیە لێخڕینی خێرانی ساگە خاو لێ خوڕی لە پشتەوە مەسەن من لەسەر شەقام لێ دەخڕم پابندە من بە خێرایی شەقامەکە جار بەجار لەوانێ 5 کیلۆمتر خێراتریش بم یا شتێ تەماشاکەم ئەوەی پشتەوە لە ئاوێنەکە سیرەکەم یا گاڵتەم پێیەکە یا فشارمە خاتە فولێ بۆ لێ یا فشارە خاتە سەرمە تر بە جۆری بە هینی جۆر بە جۆر. بۆیە ئێمە یەکەمین شت بە بڕای من بەڕێوەبەرێتی هاتوچۆ ئەبێ سیستەمی مۆڵەت پێدان تۆکمە بکە. ئەوەش بە چیە بێت؟ بەو تێبینیانی ئەو بەڕێزانە بەیەکەوە باسمان کرد، یەک ئەو مۆڵەتە خۆماڵی بکرێ، یەک بخرێتەوە لە کوردستان، پرسیارەکانی لە ئاسێکی زانستی یا بێکەوە مانۆرەکان نیشان بدا، ووا بکە سیم و جیم فەرق نەکرێت لە کاتی ئیمتیحاناتە واستە نەخوا و ئەو کەسەی کە ئەچێتە سەر سوکانەکە بەڕێز ئەفسەرێک ئیمتیحانی دەکە ئەگەر زانی مەرجەکانی شۆفێری تێدانیە نەیداتێ. یعنی ئەمە یەکەمین شت واتە ئێمە لەسەر شەقامەکانی کوردستان چەند شتێکمان هەیە. یەک شۆفێرمان هەیە کە وەکو کاکخالید لەو بەرنمەی زاگرۆزا باسی کرد نزیکی ملیۆنی مۆڵەتمان هەیە ئێمە لە کوردستان. لەو مۆڵەتە بە تەسەوری خۆم لەوانەیە 200,000 بۆ 250,000 شۆفێر بێ بۆ چکە خەڵکی کۆنیش یەک لەسەر چواریان شۆفێر یەک لەسەر چواری ئەوەی کە ئەمێنێتەوە یا بە سیستەمی کۆن هێنایەتی وەکو پێویست لە شتەکان تێناگا یا ئەوە تا سەرچڵ و شەڕانگێزە سەرپێچی یاساکانی هاتوچۆ دەکەواتە یەکەمین شت ئەبێ سیستەمی مۆڵەت پێدان هەم یاسای تازەی بۆ دەرچێ و هەم قورستر بکرێ. ینی نابێ بەڕێوەبەرێتی هاتوچۆ شانازی بەوە بکە. من ئێستا نەموتو 2 ساڵ لەمە پێشروتومە بڵێ من لەم ساڵا بۆ نمونە 30,000 مۆڵەتم داوە نابێ شانازی بۆ هەست ناکەی کارکردن بە سیستمی وەرگرتنەوەی مۆڵەتیش کاریگەری خۆی هەبێ ئەبێ نەکار بەوە کاریگەر بکەیت. لە وڵاتە پێشکەوتەکانە چەند میکانیزمی ئەگەر نەبەر. یەک ئەو کەسەی کە ساڵێک یا 2 ساڵ تازە مۆڵەتی وەرگرتووە پێی دەوترێ شۆفێر لەژێر تاقیکردنەوەدا. یعنی واتە ئەو کەسە کارتێکی پێدرێ لەو ماوەیەدا هەر غەڵەتێک بکە مەترسیدار بێ ئەینێرنەوە بۆ نووسنگەکان و ئیمتیحانی دەکەنەوە گە دەرنەچێت ئیمتیحانە لێسنەوە مۆڵەتەکە. دوای ئەوە ئەو کەسانە کە چەند جارێک مخالفاکەن دوای تێپەڕاندنی دوو مۆڵەکە شتێکی پێی دەوتێت کلیپ کۆرت ئەوەی کە پێی دەوتێت کونکردنی ئیجازە لای ئێمە. مەسەرەن تۆ لە ناو کۆمپیوتەرا بۆ دیاری کراوە دەخاڵت هەیە ئەو دەخاڵە هەر خاڵێکی یا دوو خاڵێکی بە مانۆرێکی غەڵت لە ناوەچێ. ئەو کاتە کە تۆ خاڵەکانت تاو دەبێت جگەلەوەی سزادەدا لە ڕووی دارایی و لە ڕووی ئەو شتانەکە ڕووەدا لەسەر شەقام دوای بانگ دەکاتە کاکەینەکە و تاو بۆ کلیپ کۆرتەکە تاو بۆ زەحمە نەبێ وەرە بچۆرەوە بۆ ئیمتیحانی نەزەری ئەگەر دەرنەچی سەحبی ئیجازەت لێ دەکات. ئەمە میکانیزمی دوو. میکانیزمی سێ لە کوردستان دەرکەوتووە سزادان بە پارە. یەک غەرامەکەی کەمە، دوو خەڵک پارەی هەیە گوێ ناداتە غەرامە. ینی ئەم دوو مەسەلەیەمانەیە. مەسەلەن تۆ بۆ نمونە لەم ڕێنمایانەی ئەخیراڵێ ئەوەی 6 کیلۆمتر یا 65 کیلۆمتر خێراتر لە هی شەقامی جادەکە لێ بخوڕێ لە 150,000 بۆ 200,000 لێ سندێ. گەنجی وامان هەیە ئەچێتە باڕێکەوە یا ئەچێتە شوێنێکم بە چای خۆم بینیومە ئاوایی بە $100 هەڵەدا بەسەر ئەو کەسی گۆگۆرانیەڵێ بەلای ئەوە چییە؟ ینی 200,000 بدا بە مخالفە لە شەقامی سالم کە 40 کیلۆمترە 100 کیلۆمتر لێ بخوڕێ وە ینی واتە ئەبێ غەرامات وای لێ بکرێ ڕادع بێ یعنی ترسێنەر بێ و جگەلەوە سەحبی ئیجازات هەبێت جگە لە غەرامی مالی بۆی ئەو کەسە نەتوانێت کەواتە یەکەم شت بۆ ڕووداوەکانی هاتوچۆ ئەبێ بە سیستەمی مۆڵەت ئابچینەوە. خاڵی دوو هەم پێویستە کۆنتترۆلی سەر شەقامەکان منهەجیتر و باشتر بکرێت. کارمەندانی هاتوچۆ کەمن لەبەرەوەی کەمن گرفتەکەمان باس کرد پێویست بەوە دەکا کە
چوونە سەر شقامەکان زیاتر بێ یا بە تەکنەلۆژیا بکرێت مەسەوەنێت تۆ کامێرە ئەوە بەدەستیانەوەی کامێرە دابنێن بۆ مەسەلەی خێرایی بەڵام خۆ خێرایی بە تاقی تەنیا تاقە مخالفە نییە خەڵکەی بە عکسی تیجار لێ دەخڕێ خەڵکەیە بە غەڵەت پێجەکاتەوە خەڵکەیە بە ئەنواعی موئینی تر هەیە بە فارزی مەدەنیت هەبێ وا بکەی کە خەڵک وا هەسکا پۆلیسی هاتوچۆ بە مەدەنیش چاوێکە بەردەوام بەسەرتەوەیە بۆیە من هۆکارەکان زۆرن بەس حەزم کرد من بۆ خۆم برادرانی ترەگەرچی من تەرکیزم لەسەر مۆڵەت پێدانە پێم وایە لە نەزەریا ئەگەر خەلەلێکی شەبێ لە عملی زابتەکان وەکو پێویست کۆنتترۆلی ئیمتحانە عملیەکان ناکەن بەڵێ زۆر سپاس کا گردون بە نسبت کامێراکانەوە ئەو کامێرانی کە لە ئێستادا بەڕێوەبەرایەتیات چۆ پشتیان پێدەبەستێت وە بە لێدوان و قسەکانی خۆیان کاریگەری هەبووە لەسەر کەمکردنەوەی بڵین سەرپێچی و کەمکردنەوەی ڕووداوەکان ئەوەندەی تۆ دنیای دەرەوەت بینی بێت ئەم کامێرایانە تا چەند بە شێوەیەکی ئەکادمی و پرۆفێشنال سوودیان لێوەرگیراوە لەسەر شقامەکانی کوردستان بە دڵنیاییەوە تەمان ئیسفادەی لێکرا و با بڵێن ڕێژەی مخالفەی کەم کردوتەوە واقعە بەڵام ئێمە توانین زیاتر باشتر ئەکتیڤیکەین ئەویش بە چەند بەکارهێنانی چەند تەکنیکێک با بڵێن یەک ئێمە کە بینین زۆری نەیکات تەمان لە لای پاچی ئازادی داردێ ئەوە معلومە یانی ئێستا لای هەموو شۆفێرە معلومە ئەبین لە دوورەوە 4-5 مرور بەسەر کامێرەکەوەیە ینی هەر لە دوورەوە تۆ شۆفێرەکە مابینێت کەوا کامێرە هەیە لە پێشەوە خاوێکاتەوە بەڵام چەک تەکنیکێک هەیە تۆ توانی بیگریتە بەر لەوانێ برادرانش لەگەڵ من کۆک بن لە سەرەما تۆ توانی بۆ نمونە لێرە کامێرێک دانی کامێرێک بەس ڕەمزی بێ هیچ ڕیکۆرد نەکات هیچ با بڵێن تەسوین نەکات با بڵێن ڕسمی مخالفەکە نەگرێ بڕۆ دوای 200 متر اینجا کامێرە ئۆرجیناڵەکە دابنێ اینجا لەو کاتەیە زیاتر تۆوا لە شۆفێرەکەیت پابند بێت بەوە چیەوە بۆی کە دایم بترسێت لە مخالفە چونکە هەموو واقع ئێمە گەر مخالفە نەبێت لەوانەیە هەمومانێ بە مخالفەکردنەوەکەش بە دەرەجە یەک دێت وشارکردنەوە بەڵێ وشارکردنەوە گەر ڕێم پێ بێ وەکو حلێکیش ئەمێ باسی بکەم ینی حل ئەمە لە دوای ئەم هەموو قسەکردنەکە کردمان حل چیە چارەسەرەکە چییە چارەسەرەکە وەکو من باسم کرد لە بیدایەتی بەرنامەکان و یەک ینی بەسەری ئێمە بیڵەمەوە یەک گۆڕینی پرسیارەکانی سیدیەکە بۆ بۆ کوردستانیان بەوە سلێمانی دروستکردنی ئەنجومەنێک بۆ بەڕێوبەرایەتی هاتوچۆ ئەو دابنیشێت قرار دەرسکا و بەڕێوبەریش لایەنێکی تەنفیزی ببینێ چەند بەشێکی تر ینی بەس با بەڕێوبەرایەتی هاتوچۆ نەخینە ناوینەکە هەرەکەی لە لای خۆمانەوە سەر و چم شێکمان بەرەکەی بۆ نمونە مەلاکان یعنی بۆ نمونە من لە ڕیزێک ئاوەستم چاوەڕاکەم ترافیک لایتەکەم سەوز بێ کاتێک یەکێکی تر لەم دەسۆیە خێرا خۆی کاتە بەدەمی ئەمە حەقی منی خوارد ئەمە لە ڕووی دینەوە تۆ مادەم حەقی منت خوارد ینی تۆ شتێکی حرامت کرد شتێکی خراپت کرد ینی پێویستە بەڕاستی مەلاکانیش هەموو جمعەیەک دەقە دابنێن قسە لەسەرەوە بکەن لەسەرەوەی کاریگەری لەسەر هاوڵاتیان کاریگەری بکەنە سەر هاوڵاتیان ینی ئەو لە ژوورە دانیشتۆ دوعاکات خوا عەفویکە بەڵام سیارەکەی لە دەرەوە مخالفی داناوە ئەمەش ینی غەڵەتە غەدرێکە لە یەکێکی ترێکە ئەمە یەک دوو پەروەردە بەڕاستی لەگەر ڕێزم بۆ وانەی وەرزش و وێنە ینی ئەوە بۆ پەڕی احترام و ڕێزەوە باسیەکەم بەڵام ئێمە هیچمان زۆری نەمان یاڵین زۆری نەمان وەرزشوان نین بەڵام لە یەکی بتیدایە وەرزشە خوێنین باشە بۆ نەیگین بە منهەجێ هێماکان بە خوێنکارەکانمان بناسیێنین ئەمە شتێکی زۆر باشە ینی با لە مەرحەلەکانە لە مەرحەلەی شتێکی جێگیر بێت بەڵێ جێگیر بێت ماما مۆسای خۆی هەبێت لێ تۆ هێماکان بناسیێنە با بڵین ڕوتی هاتوچۆ بناسیێنە سیستەمی هاتوچۆ چییە باسی بکەیت خۆ بەستنەوەی سەکن ئەمەش زۆر ئەمێ تەرکیزی کەمە سەر ئەگەر ڕێم پێ زۆر بە کەمی لێرە دەبینرێت باڵێ خۆ بەستنەوەی سەکن لە شتێکە ینی تۆ کاتێکە سایقێک با بڵین شۆفێرێک حادیسەیەکەکە پێشچەندسانیەک ئاگای لە حادیسەکەیە بەس شۆفێر ئەوی لە تەنیشتەوەی ئاگای لێ نییە ینی ئەو دایم زەرمەندترە ئەمە یەک دوو خۆ بەستنەوەی سەکن ئەگەر تۆ بیت سەکن تەمان لەوانەیە پرسیارکردن ئەی باشە ئەگەر خۆی نەبەستەوە تۆ چۆن غەرامی بکەیت تۆ ئەگەر لەو کاتێ لە مەرحەلەیە لە مەرحەلەکانی ئەوروپایە من لەو کاتە لەوێ بووم سایقەوەی غەرامە ئاکرا ینی کاتێکە من سەکنێکم لەگەڵا بێت ئەو سەکنە خۆی نەبێستێتەوە سایقەکە غەراماکرێ کەواتە تۆ سایقە کرد بە قائیدێک بۆ تەنزیمکردنی سیستەمێ لە ناو سایق ئۆتۆمبیل ئەو کەسەی کە لەگەڵ یا سەرەکەوێ ناچارە کاکە ناڕۆم خۆت نابەسی تۆ نانڕۆم خۆی غەرامە ئەکرێ لە کاتێکە ئەگەر مناڵ بێت ئەگەر ئێستا کاروان بەس وەختی خۆی ئێستا با بڵین ئێستا لە کوردستان نظامی ئایدی کارت و ئەمانە خەریکە پەسان بکرێ لەو کاتەیە ئەمە توانین بگەینەوە بە خۆی غەرامە بکرێ بەس وەختی خۆی لە ئەوروپایە لە بیدایەتە
سایە خەراماکرا سایە غەراماکرا گەر سەکنیش خۆی نەبەستایەتەوە بەڵام ئێستا تۆ توانیت ئەم سیستەمە بەکاربێنی ئەمڕۆ با سایە غەرامە بکرێت با شۆفێرەکە غەرامە بکرێت ینی بۆ نمونە من ئەگە کاک بەختیار لەگەڵ ما سەرکە پێ بڵم خۆن بەبەسەر خۆ بەسەرەوە خۆی نەبەسێت و کاکە ناتگەێنم ینی تەواو بێ بە ڕۆتینێ تا بێ بە ڕۆتینێک ینی ئەوە توانی تۆ لەو حاڵەتەیە جەختێ بکەیتەوە سەر شۆفێر ئەەکەیت بە خاوەنی قانونێک لەناو سیستەمێدانێ لەناو ئۆتۆمبیلەکەی خۆیە ینی ئەم ڕاگەاندنیش حەزەکەم ئەوەش باسکەم ڕاگەاندنیش هەر بە کەناڵەکەی جەنابیشتەوە ینی بەس بەرنمەکەی کاک بەختیاری لێ دەرچێت بزانم کەناڵەکانی تر چ بەرنمێکیانی لەسەر هاتوچۆ لەسەر واعیکردنەوە لەسەر ڕۆشنبیرکردنی خەڵکی لە بواری هاتوچۆیە لە بواری هێماکان ینی هێماکان زۆر گرنگە من دایم قسێگەکەم ئەڵێم کاتێککە تۆ ئەگەر من سایقی نەزانم زۆر ئاسانە لەوانێت بە چەند سعاتێک یەکێک لێەوە بتوانێت فێرم کا سیارەکە بجوڵێنم بەڵام شتێکی ترکێ زۆر گرنگە ئەوەیە کاتێککە من ئەیجوڵێنم دوای ئەوە ئەچمە گۆڕەپانێکە چمە شوێنێکەوە بێ من بزانم حەقی منە بڕۆمیا حەقیەکیشی ترە ئەمە پرسیارە وەڵامە چێش پرسیارەکەەکە کاتی بەرنمەکە ماوەیەکی کەممان ماوە بۆی کاختیاریش دەرفەت هەیە بێگەر قسەی کێ بێ بیکات چند کارێک برایانە زۆربەی کارەکانیان تەختیە کرد بەڵام و کوڕونکردنەوە مەسلەی ئەو کارانی کە باس کرا کار لەسەر پێگەیاندنی خەڵک لە قۆناغەکانی منداڵی وەک کوردەڵێ دار بە گەورەی ناچەمێتەوە لە منداڵیەوە فێری یاسا دۆستی بکە بە گەورەی دەبێتە کەسێکی حاڵی بەڵام لەو ڕۆوانێ بەڕێوەبەتی هاتوچۆ کۆمەڵێک هەنگاوی ناوە بەڵام بەداخەوە ڕەنگە و پێویست ئامانجی خۆمان نەپێکابێ ئەنی تەنانەت بەش بە حاڵی خۆمان وەکو ئەفسەرێکە لە ڕاگەاندن کارمان کردو تەنانەت سەردانی بە ڕێز و زیری پەرودەشمان کردووە پرۆژەمان تەقدیم کردو بۆ بەڕێوەبەتی پەروەردە و بۆ مەڵبەندەکانی فێرکردن و بۆ بەڕێوەبەتی گشتی پەروەردە بەدەر لەوە دەکرێت لە ڕێی تۆڕی فەیسبووکی شەوانێ بە ئاگابن لەوەی کە کۆمەڵە چالاکی هەیە بەشی ڕاگەاندن بە ئەنجامی دەگەێنێت چ قوتابخانەیەک چ باخچەیەکی ساوایان داوامان لێ بکە بە چاوان دەچین و ڕۆژانە تیمان هەیە کارمەندمان پێگەیاندووە لەو ڕۆوانێ کەیشێک لە کارە باشەکان کە ئیمڕۆ هەوڵ دەدەین منداڵ ڕابێنین لەگەڵ مەسلەی یاسا دۆستی مەسلەی بەکارهێنانی پشتێنی سەلامەتی من لەگەڵ ئەویان کە سەرنشینیش خۆی ببەسێتەوانێ بۆچی لەگەڵ ئەوام لەبەرەوەی ڕێژەی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆوەمان پێ دەڵێت کە زۆربەی ئەوانەی گیانیان لە دەستداوە سەرنشینن ئەو حقەتە خەڵک ڕەنگە نەیزانە خەڵک وازانە بەس سایە قەمرێ دەنە خێر زۆربەی بە گوێرەی داتاش لە لامان هەیە کە زۆربەی ئەوانی ینی من تەنها یەک سوپۆڵ یەک نمونە ئەوەی کە بمبورە لە شوێنێکی تر لە بەردەستمانە هەیە ئەگەر کات دەرفەت بدە بۆ نمونە لە مانگی یانزەیە لە کۆی گیان لە دەستدانەکان ینی لەم مانگی ڕابردووە هەموو گیان لە دەستدانەکان بریتی بووە لە 23 کەس بابزانانی ئەو 23 کەسە چۆن هەمویان لە یەک توێژاگیانیان لە دەستداوایان چۆن 23 کەس گیانی لە دەستداوە لەو 23 تەنها 2 کەسی شۆفێر بووە ئەوی دیکە ئەوەی کە ماوەیان یا سەرنشین بوونیا پیادە بوون زۆرینەی زۆری سەرنشین بووە یعنی سەرنشینەکان حەڤە کەس بوون چواریشی پیادە بووە کەواتە بۆمان دەرکەوتووە یەکێک لە کەم و کوڕیەکان ئەوەیە کە پێویست ئێمە سیاغەیەکی نوێی یاسای هاتوچۆ بکرێ دەستگای هاتوچۆ ئەکتیڤتر بکرێ و دەستگاکانی ڕاگەاندنی شاوکارمان بەداخەوە زۆر جار دەستگای هاتوچۆ کە دەیەوێت هەنگاوێک بنێتەوە هەرچی میدیاکانە ینی دەچنە سنگەری شۆفێرەوە کە حەز دەکات لێپرسینەوە نەکرێت ینی تاسە دادەنەی وەختێک کەزانی کامێرەیەک و کەسێک دێت لە شوێنەکە ئامادەی دەکات و لێدوان لە شۆفێرەکەەوە ئەم تاسەی باشە ئێوە حەز ناکە بۆ حەزەکە سەر لێ بخڕێ نەوەڵا باش نییە بەتوانجێکەوەی گرنەوە بەڕێوەبەرەتی هاتوچۆ کامێرە دادەنیت سەرەتا لە ماوەی یەک مانگا غەرامە بوو هیچ شۆفێرێک نەکرا لە سێمانی تەنها ویسمان خەڵک تێبگەێنین بەوەشەوە لێ نەگەڕان میدیاکان ئێستا وازمان کاکە داهاتێکی زۆرە و غەرامەکە بڕەکەی زۆرە ینی ئەمەندە شەڕ لەسەر شتەلاوەیەکان نەکرێ شەڕ لەسەر ئەوە ناکرێت کە چۆن ژیانی خەڵک لە مەرگە سات بپارێز بەڵێ زۆر سپاس کاک بەختیار ئەمانە وەکو دواوتەیەوە وەرەمگرت کاک هەڵکەوت گەرتۆ دواوتت بە کورتی وڵات دواوتەی من زۆربەی قسەکانمان باس کرد بۆ چاکسازی یەکەمین شت من تەرکیز لەسەری خاڵەکەمەوە ئەویش هەیکەلەکردنەوەی سیستەمی هاتوچۆ لە کوردستانە لە ڕێگەی یاسایەکەوە کە پەرلەمان دەری بکە کە ناکۆک نەبێت لەگەڵ یاسا عێراقیەکاندا بەڵام هاوچەرخانە بێ گونجاو بێ لەگەڵم سەردەمەی خۆمانە و حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەولەویاتی خۆیدا بتوانێت ئەو یاسایە ئاکتیف بکە ووا بکە بە ڕێوەبەرێتەکانی هاتوچۆ لە ڕووی هۆشمەندیەوە ئاستیان بەرز بێ لە ڕووی ئەو تفاقی لە بەردەستیانایە دەوڵەمەند بن و لە ڕووی سزادان و کۆنتترۆلکردنەکانەوە بتوان دەستیان کراوە بێ
و پۆلیسی ئێمە حەسانەی هەبێ و هیچ کەسێک چه حزب بێ چه کەسایەتی بێ نەتوانێت لەسەر و یاساوە بێ دەست بخاتە ئیشوکارەکانی ئەو بەڕێوەبەرایەتیەوە. زۆر سپاس بەڵێ کاکاروانگەر دواوتەی تۆش زۆر بە کورتی پێمەەوەی کاکە بەختیار مۆزوعی ڕقەمەکە بوو مۆزوعی ڕقەمەکە ئەوەی ئەو جەریدەوەی من معلوماتمە 100,000 هێشتا لە مرورە چکە لە 5 حجزکراوە بە ئەمری وەزیر هەتاکو 100,099 ئەوە هەمووی لە مروری سلێمانی ماونێتەوە ئەو 100 ڕقەمە هەمووی حیجزە و نایرێ بکات هیوادارم وای لێ ببێ بە سیستمێکی کۆمپیوتەری وەکو ئەوروپا من بەیانیت چم ڕقم وەرەگرم بە دوای منە کۆمپیوتەر ڕقەمەکەی تەخسیس کردو بۆ جەنابە بە تەسەلسول بێتە خوارەوە ئەو لیستەش نەمنێ چکە دایمە و لیستە ڕقەمی زۆر ناشرینی تیا یەک ڕقەمی جوانمان تیا نەبینی مۆزوعی کامێرەکەش لەسەر مۆزوعی کامێرەی سابت دابنێ کامێرەی سابت حەلە بۆ ئەم وڵاتە کاکە کامێرە سابتەکەی سا لە ئەڵمانیا مەسەن کامێرە هەیە ینی ڕۆژانە دای ئەنێ لە شوێنەکە دایانە کامێرە هەیە 24 ساعت ساکار بۆکرێ بمبوورە ئەوە زۆر ساکار بۆواکرێ بەڕێوەبەراتی گشتیات و توێ هەرێم بە سپاس و لەگەڵ وەزارەتی ناوخۆی حکوومەتی کوردستان کار لەسەرەوە کەن پرۆژیان تەقدیم کردووە بۆ کامێری جێگیر پێشنیارەکە ئەوەیە لە شقامی بازنەی مەلیک محمود لە شقامی تاسلوجە لە شقامی عربەت پاشان بە چەند قۆناغێک شقامەکانی دەروی شار کامێری جێگی سەرکەوتووە بەڵام یەک شتێکە هەبوو لەیە کامێرە گەڕۆکانیش دیار نەبن سال ئەوروپا لە پشتی ئۆتۆمبیلدایان لە پشتی ئۆتۆمبیلێکی کامێرە کاتێکە چێک گیراوە زۆر سپاس بۆ هەموو لایە کاکەڵکەوت عەبدوڵڵا شارەزا لە بواری هاتشۆ کاک کاروانتار عەبدوڵڵا خاوەنی پێشانگای ئۆتۆمبیل جەنابی نەقیب بەختیار محەممەد عەبدوڵڵا ئەفسەری ڕاگەیاندنی یاسوی سلێمانی کاگەردون عوسمان شارەزا لە بواری هاتشۆ زۆر سپاسانەکەم مادوومکردن بێگومان ئەمەش لە خەمخۆری ئێوە بۆ بابەتەکە کە توانیتان لە 3 بەرنامەی لەسەر یەک لەگەڵمان بن و ئەزیێت بکێشن بینەرانی عزیز و خۆشەویست هیوادارم میوانێکی ئێسکسک بوو بێتین لەسەر دڵ و لەسەر چاوی ئێوە هیوادارم توانی بێتمان لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە تیژ بخەینە سەر هەموو لایەنەکانی بواری هاتشۆ لە هەرێمی کوردستان بەو هیوایی هەموو لایەکتان سەلامەت و هەموو ماڵێکتان ئاوادان بێت کاتێکی خۆش بۆ هەموو لایەک